بەداخەوە ینی ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم حکوومەتە خەڵکانێک چاودێرانی سیاسی ئەو ئیحساسیان هەبوو کە ئەمە بەرەو حکمی پۆلیسیە ڕوا چونکە کارکتەرێک تایە سەرۆکایەتیەکە کە زیاتر لە بواری ئەمنیە کاری کردووە و ئەو کولتور و عەقلیەتەی هەڵگرتەوە بۆیە زەحمەتە حکمێکی مەدەنی یاسایی بەڕێ بکە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەسائیلی ئەمنی واتە سەرپێچکردنی یاسا بەداخەوە لە زۆربەی ڕاستە کاری یاساییش دەکەن بەڵام پێشێلی یاساژ زۆرەکەن ئەمە یەکێک لەو ترس و خەمانەی کە خەڵک دایگرت بوو بەداخەوە یعنی هەموو جارێم و هیوادارم ئەم بۆچوونی ئێمەمانان نێتە دی کە ئەمە بەو شێوەیە بڕوا بۆ ئاراستەیە بڕوا بەڵام بەداخەوە ئێستا لە ئەرزی واقعە ڕۆژانە ئێمە ئەوەمان بۆ ئەسەلمێ کە فعلەن حکمێکی پۆلیسی هەیە پۆلیسی بەمانای ئەوەی دوور لە شەرعیەت لە دەرەوەی بازنەی شەرعیەت حکمڕانی ئەکرێ واتە لە دەرەوەی یاسا حکمڕانی ئەکرێ بۆ مەسەلەن بۆ نمونە ئەو چالاکوانە ژنانە کە ئەگیرێن ئەمە پێشێلی یاسایە بەواتایەک ئەگەر ئەو لە چوارچێوەی ڕێکخراوێک حیزبێک کە مۆڵەت پێدراوە کارکە ئەبێ ئازاد بێ لەوەی کە چۆن ڕای خۆی دەرەبڕێ زەنگێکی مەترسیدارە بۆ هەموو خەڵکی کوردستان نەک هەر بەتەنها بۆ ژنان و بۆ ژنانیش بە تایبەت چونکە ژنان ئەوە تا یەنە پێشەوە ئەیانەیە چالاکی سیاسی بەشداری سیاسیان هەبێ بەڵام سەرکوتەکرێن ئەوەندەی کە پاشەکشاکەن ئێمە خۆمان گلەیمان هەیە لەین بۆ ژن بەشداری ناکا بەڵام ئەم سەرکوتکردە ئەبێت پاشەکشێکی تەواوی پرۆسەی دیموکراسی ئەگەر هەنگاوێکمان بۆ نابێت بەداخەوە ئێستا تەواو مەیوسی بە خەڵکی کوردستانەوە دیارە کە دیموکراسیەت تەنها وەکو بانگەشەیەک بوو بۆ خۆجوانکردن یعنی بە قەناعەت نەبوو بۆ باشکردنی کۆمەڵگە نەبوو بۆ ژیان و گزەرانی کۆمەڵگە نەبوو بەڵکو قۆناغێک بوو پێویستیان بەوە بوو بەداخەوە ئەمە وە بینە سەر مەسەلەی ژنیش ینی بەشداری سیاسی ژن ئەگە تۆ باسی دیموکراسیەتکەی بەبێ ژن ئەمە نایەتە دی اینجا تۆی چالاکوانی ژنەگری و پێشێلی یاساکەی کەواتە پێشێلی دیموکراسیەتە پێشێلی یاساکانی ناو خودی هەرێمی کوردستانیشە بەدڵنیایەوە چونکە ئەوەی ئەو پێشێلکاریە بەرامبەر بە هەمومانە بە تەنها بەرامبەر بەو کەسانە نییە کە ئێستا لە زیندان توندکراون و چاوسانەوەیان بەرامبەرەکرێ بەرامبەر بە هەمومانە ئەمڕۆ ئەو سبەینێ ئێمە یعنی لەبەرەوە پێویستە هەموو ئەوانەی چاودێرانی سیاسی چالاکوانی مەدەنی ڕێکخراوەکان ئەبێ بێنە دەنگ و لەسەر ئەم بارودۆخە و بۆ ئەوەی کە ئەو کارانە ئەکا بزانێ کە نە هەیە و بزانێ لەم کۆمەلگایە قبولکراو نییە ئەوەی کات دیارە پێش هەموو شتێ ئەمێ ئاماژەوە بەوە بم کە ڕوونە بە پێی یاسا دەفگەری ئازادی مۆڵەتی هەیە واتە ئەوەی بەرامبەر ئەو ژنانە کراوە دوو جار پێشێلکردنی یاسایە یەکەم ئەوان لە ڕێکخراو یا لە حیزبێکا کار ئەکەن کە مۆڵەتی یاساییان هەیە و لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراون لە هەر شار و شارۆچکەیەک هەر چالاکیانە هەبێ وە سەبارەت بەوەی بۆ جاری دووەمیش پێشێلکردنی ئازادی ڕادەربڕینە ئێمە لەم هەرێمە لە سەرەتاوە لەسەر بنیاتی ڕای ئازاد و ئازادی تاکەکان کارمان کردو و هەرواش کار دەکەین و ناکرێتەوە لە هەرێمێکا کە بڕوات بە بنەماکانی دیموکراسی و هەڵبژاردن و مؤسساتی هەبێ بێ کۆمەڵە کەسانێک بە تایبەتی ژنانێکی چالاکوان بکەیتە زیندانەوە لەبەر ئەوەی ڕایەکی ئازادیان هەیە بۆ پێچەوانەی سیاسەتەکانی تۆکاری کردووە بۆی ئێمە وەکو ژنانی چالاکوان بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەوە ئەەکەین ئەوە کاری بەردەوامیش ئەەکەین کە چۆن بتوانین فشار بخەینە سەر ئەو لایەنانە کە لە ڕووی ئازادیەوە ئەو کەسانە ئازادیان بۆ بگەڕێتەوە و هیچ تاکێکی تریش لەم کۆمەلگایە لەسەر ئازادی ڕادەربڕین و هەر چالاکیەک کە بۆ پێشخستنی کۆمەلگاکەی خۆی ئەیکات بەو شێوازە مامەڵێ لەگەڵ بکرێ من پێم وایە هەنگاوی یەکەم تایبەتە بەوەی کە ئەو ڕێکخراوایە ئەو لایەنە لەبەرەوەی مۆڵەتی یاسایی وەرگرتووە بە پێی یاسا داوای ئازادی تاکەکانی بکە هەنگاوی دووەمیش ئەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدی و چالاکوانان پاڵپشتی ئەم کەسانە بکەن بەوەی کە داوای ئازادیان بۆ بکەن و بە پێی یاسا
مامەڵە لەگەڵ ئەم کەسانەیە بکرێت و مافی خۆیان بۆ بگەڕێتەوە ناکرێت تەنیان لەبەر ئەوەی کە من پێچەوانەی سیاسەتی ئەمڕۆی هەرێمی کوردستان ڕایەکم هەبێ بۆ چوونێکم هەبێ لەسەر ئەو ڕای خۆم ئەو بۆ چوونەی خۆم بۆ شێوازە مامەڵم بەرامبەر بکرێتەوە.